جوڵەکانی شان و مل لە هەمان کاتە ماسوولکەکانی مل ئەجوڵێنین بۆ ئەو مەبەستە ستێپێکینە پێشەوە شانیش و ماسوولەکانی شان و قۆڵیشمان لە هەمان کاتە لەگەڵ ملمانە بێکەوە ئەجوڵێنین کەواتە ئیشەکە تەنها بۆی تەنها مەجموعەیە ماسوولکە نیە بۆ شانیش و بۆ ملیشە. دەست پێکەین بە خۆگەرمکردن وەکو هەموو ڕاهێنانەکانی پێشووتر ئەوی شانەکانمان بە تەواوەتی تەواو شانە بە نەرمی یاخود شیلی ئەەکەیت و بۆ دواوە ماسوولکەکانە ئەجوڵێنی هەتا دە 1 2 3 4 5 6 7 8 9 10 ئێستا بۆ پێشەوە 1 2 3 4 5 6 7 8 9 10 شوەیەیت وەزێ سراحەتەکەی ئەنجا بۆ سەرەوە بۆ خوارەوە جوڵەکان ئەنجامەین 1 2 3 4 زیاتر سەر شانە بەرە لای بڵێن بۆ لای گوێچکەکانە بەردەوام بە زۆر باشە زۆر باشە باشە ئێستا جوڵەی ملمان چەنێ بتوانین بۆ لای ڕاست 1 پێشەوەی بیبین هەر ئەحمایە ئەمە 1 ئاسایە بیتەوە 2 3 4 5 6 7 8 9 10 جوڵە تازەکەمان ئەوەیە چەناگەمانە هێنینە پێشەوە بەڵام بۆ لای تەنیشت بەم شێوازە یەن چیەکەین وەکو بەندولی سەعات لەسەرەوە بۆ خوارەوە لە لای ڕاستەوە بۆ چەپ هێنینە تەنیشتەکان گرنگ ئەوەیە ماسوولکەی ملێ بجوڵێنیت 1 2 3 4 5 6 7 زۆر باشە 8 9 10 ئەم جوڵەیە بۆ دڵنیابوون کاتێککە تەکید کەرەوە کە چەناگەت لە پێشەوەیە چووکم ئەگەر بە ئیسراحەت بیکەی ماسوولکەکان هیچ هەستێکی پێ ناکەن گرنگ ئەوەیە ئەم چەند بۆی ئەم ناوچەی ماسوولکەی بەشی پشتەوەی مل گرش بێت و هەستی پێ بکە بەندولەکەش بە چەناگە ئەیجوڵێنیت بۆ سەرەوە بە پێی توانای ملێ باش ئێستا پشوویەک ئەین یاخود سێ هەناسەی قوڵ هەڵەمژین یینە سەر وەکو باسمان کرد بیرتان نەچێ لاستیکەکەش لە لاوە بێ و لە هەمان کاتە پارچە دارەکەشە لابێت ئێستا ئەتوانین سترێچ بکەین بۆ شان و قۆڵمان و ملمان بۆ نمونە ئەگەر دارەکەش لاوە نەبوو لەسەر کورسیەک یاخود لە قەنەفەیەک دەست بگریت بەم شێوازە بە پێی پانتایی شانە قاچ ئەەکەیتەوە دەست ئەکشێنیت بۆ پێشەوە و هەوڵ بەی ملە ڕاکێشی بۆ خوارەوە شانەکانە بکشێنیت بەم شێوازە ئەتوانی بمێنیتەوە هەتادە 1 2 3 4 5 6 7 8 9 10 پشووەیەیت ئەگەڕێتەوە سێ هەناسەی قوڵ بەم شێوازە ئەتوانی ئەنجامی بیت و ئەشتوانیت زۆر لەسەرخۆ بۆ نمونە ئەگەر کەسێک کشاننی جمگەی کێشەی هەبێت لە جمگەی شانیا و کشاننی کەم بێ ئەتوانێت بەم شێوازە یەک بگەڕێتەوە زۆر لەسەر خۆی هەتا وای لێت ماسوولکەکانی نەرم ئەبێتەوە و کشاننی بۆ دروست ئەبێ لە داهاتوویەکی دوور تا نزیک ئەتوانێت بەم شێوازە ئەنجامی بات باش
دواتر هینە سەر جوڵە بە لاستیکەکان توان خۆتان ئەنجامی بن ڕایەگریت لاستیکەکەت لە ئاستێکا بێ یعنی زۆر تەسکی نەکەیتەوە کە قورس بێت لاستیکەکانی دەستان حتمما نەرمە ئەتوانی وا ڕایگری زۆر بە ئیسراحەت بێت لەگەڵ شانتە یەک ڕایکێشی قۆڵەکانی تەواو ڕائکێشی بۆ تەنیشتەکان دوو چەند توانێگە بشتێ بۆ بدواشەوە زۆر باشە سێ چوار پێنج شەش حوت هەشت نۆ دە ئێستا بۆ بەشی پشتەوە لە نێوان ئەوە پشوویەک ئەیسێ هەناسەیی دوایی ئەنجوڵێ ئەنجامەیی لە بەشی دواوە قۆڵەکانە ئەبێت ڕێک بێت ئەبێ لێرە لەم ئاستانە بێت و لەم ئاستە شانە بێت کە عزیێتە با لاستیکەکە بۆی بە پێش شانە بێ بە قۆڵە ڕێک بێت لە پانتایی شانە بە لەگەڵ پەنجەکانی دەستە یاخود مەچەکی دەستە ئەبێ ڕێک بێ ئێستا بەرەو پێشەوەی ئەهێنی ئەڵە یەک لەسەر خۆت دوو سێ چوار پێنج شەش حوت هەشت نۆ دە زۆر باشە ئێستا جوڵەی دواتر چیەکەین لاستیکەکە خەینە بەشی دواوە پاژنەی پێمانە خەینە سەری لاستیکەکە لێرەوە ئەهێنی تەنها ئەم جوڵەیە بۆ ناوچەی ئانیشکە و بەهێزکردنی قۆڵەکانیشە لە هەمان کاتە تەنها دەست بەم شێوازە نابیتە دواوە ئەمە هەڵەیە چکم عزیێتی پشتە ئەیە لێرە بەڕێکی ئەوەستی تەنها ئانیشکە یەک دوو سێ چوار پێنج شەش حوت هەشت نۆ دە پشووئەیت دەست ئیسراحەتی پێکەیت سێ هەناسەی قوڵ دواتر هینە سەر جوڵەی لاکان دەست بەرزەکەینەوە بۆ تەنیشت یەک دوو سێ چوار پێنج شەش حوت هەشت نۆ دە استراحەتەکەی هەمان شت بۆ لاکانی تر دەستی ڕاست دوایی دەستی چەپ هەمان جوڵە ئەنجامەین بەڵام بۆ نمونە ئەگەر کەسێ توانای نەبوو دائیمەن جەخت دەکەینەوە لەسەر ئەوەی کە ئەگەر کەسێ توانای نەبوو دەستی بۆ سەری سەرەوە بەرێت ئاساییە ئەگەر ئەمەنەش ئەنجامی با گرنگەوەیە ئەو مقاومەیە دروستکە لەگەڵ ئەو لاستیکی کە بەکاری ئەهێنێت ئێستا دوا جوڵەمان هەیە لاستیکەکە بۆ لای سەرەوە سەری خۆمان ڕایەگرین چەندێ بتوانین بیکشێنین بۆ تەنیشتەکانی یەک دوو سێ چوار پێنج شەش حوت هەشت نۆ دە ئەو کەسانەی کە ناتوانن ئەتوانن لێرە ئەنجامی بن بەپێی توانای جوڵەی شانیان یەک دوو سێ چوار پێنج شەش حوت هەشت نۆ دە کۆتاییمان بە بڕگەی ئەمڕۆ هێنا هەر تەندروست باش بن